زۆر بەداخەوە لە ساڵی 2015 سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بە بێبوونی هیچ پاساوێکی یاسایی و شەرعی دوور لە هەر قیەم و بەهایەک بڕیاریدا بە بڕینی ئەم موچەیە و بۆ هۆی مەحرومبوونی ئەم توێژە لە خێر و بێری ئەم وڵاتە و بێبەشبوونیان لە سەرەتاییترین مافەکانیان و سەرەڕای باشبوونی باری دارایی بەشایەتی دۆست و نەیار ئەو ناحەقیە تاوەکو ئێستا بەردەوامە و هەرچەندە ڕێوشوێنی بایۆمەتریان بۆ ئەنجام دراوە و حکوومەتیان دڵنیا کردوتەوە لە نەبوونی هیچ موچەیەکی تر و بەردەوامیان لە ژیاندا سەرۆکی حکوومەت و وەزارەتە پەیوەندیدارەکان لایەکیان لەم توێژە نەکردەوە. پێ سایرەکە بڕیێن نادا سەبەبەکەیەوە بۆ خوا هیچ جارێک با بسوێنێ ئیدا ئەم عەشە بێوزان نەبێت خۆ ئاگاهی مەعاشکردنە بەلای سەرەوە ئەو تۆزە ساڵ 50 بوو ئەوەش پێیان بڕی. ئەم وڵاتەیەمە هەمووی ئاڵتوونە بۆچی فەقیر والێتن هیچ ناکرد معاشی فەقیرێکی پیرانەیەکی وەک ئێمە بڕی یوە هەیە هیچی نەوە پلەی وەزیری مانگی 10 ملیۆنێنە باوەڕکە خۆنەوەریشی نییە ئەوەی ئێمە بڕێ هێوادارین بۆ ما بێڕنەوە عەشام نییە و بێژنانە بێ هەر ئەوەم هەیە وەڵڵای دینارێکی حکومەتم نییە نە لە پارتیم نە لە یەکێتی.